یەکێکی تر لەو کردەوانەی کە بەم شێوازە زۆر بەلامانەوە سووک و ئاسانە بەڵام زۆر گەورەیە، دوو ڕکعاتی نوێژی چێشتەنگاوە، ڕەکعەتا ئەضحا، کە لەو باوەڕە نیم 2 دقە 3 دقە زیاتر ببات. بۆچی ئێمە ناتوانین ڕۆژانە ئەو کاتێک کە هەڵەسی دەمچاوە دەشوەی دەستنوێژێگرا و 2 ڕکعات نوێژ بکە، 2 ڕکعات نوێژی ضحا چێشتەنگاو کە کەفارەتی هەموو ئەو واجباتانەیە لەسەر جومگەکانی لەشی تۆ هەیە. هەموو یەکێک لە ئێمە بە نەسی حەدیثی پێغەمبەر صلى الله عليه وسلم 360 جمگە لە لەشیدا هەیە. 2 ڕکعاتی ضحا ئەگەر هەموو ڕۆژێ دەستی پێوە بگری وەکو 360 دانە سەدەقە وایە، 360 حەسەنە چاکە بە 2 ڕکعات نوێژی ضحا کە هیچ تەکلیفێک ناکە و خێرێکی زۆریش کۆکەیتەوە. بەڵام ئێمە تەمبەڵی و ئیش و کار و کاسبی و مەشغەڵەت و ئەوانە فێڵی لێ کردوین، خەڵەفاوین بۆ 15,000 20,000 50,000 ڕۆژانە بژێوی ژیان کە جێگەی هیچیشی ناگرێ، بەڵام ئەو هەموو خێرەی کە لە 2 ڕکعات نوێژدا هەیە بەداخەوە کەم کەس هەیە لە مسلمانان بەردەوام بێ لەسەری، کەم کەس هەیە لە مسلمانان لەسەری بەردەوام بێ. لەوانەیە ئەگەر کەسێک بەردەوام بێ بەڵێن ماشەڵڵا نوێژی ضحای ناڕوات، بەڵام شتێکی زۆر ئاسانە ئینسان ئەنجامی بدا، خێریکی زۆر زۆری دەستەکەوێت.